بۆچی ئۆپۆسیۆنی کوردی هەمیشە لە پاشەکشەدایە؟ بۆچی هەمیشە لە باتی زیاتربوونی دەنگ و جەماوەری ڕۆژە دوای ڕۆژکورسیەکانی پەرلەمان و کاریگەریەکانی لەسەر شەقام کەم دەکات؟ ڕەچەڵەکی وشەی ئۆپۆسیۆن دەگەڕێتەوە بۆ ئۆپۆسیتۆی هاتینی کە بەمانای دژیا بەرامبەر یاخود جیاواز دێ. ئۆپۆسیۆنی سیاسی بریتیە لە کۆمەڵە کەسێ یا گروپێ یا پارتێکی سیاسی کە ڕکابەری و ڕخنەی سیاست و کردار و بڕیارەکانی حکومەت یا پارتی دەسەڵات دەکەن. لە سیستەمە سیاسی دیموکراسیەکاندا ئۆپۆسیۆن ڕۆڵێکی کاریگەر دەجێڕێت لە دابینکردنی ئاڵتەرناتیڤ و بەرەو پێچوونی دیبێت و بەرپرسیاریکردنی حکومەت لە کردارەکانی. ئەیکەواتە بۆچی ئۆپۆسیۆنی کوردی تا ئێستا نەیتوانیوە و کارانە بکە؟ وەڵامی ئەو پرسیارە لە دوو هۆکاری سەرەکیدا خۆی دەبینێتەوە. هۆکاری سەرەکی بریتیە لە ئەوەی دەسەڵاتی کوردی بڕوای بە دیموکراسیەت و سەروەری یاسانیە و وێ نەک تەنیا لە پارتە ئۆپۆسیۆنەکان بەڵکو هاوڵاتیان و دەسەڵاتی یاسادانان و دادوەریش ناگرێت و خۆی لەسەر و هەمویانەوە دەبینێت تاکە یاسا لەلای ئەو یاسای هێزە. هۆکاری دووەمی ئەو کێشە بنەڕەتی و ئایدۆلۆجیانەیە کە ئەو پارتانە لە کوردستان خۆیان بە ئۆپۆسیۆن دادەنێت و بەدەستیەوە دەناڵێن و نەیانتوانیەوە چارەسەری بکەن سەرەکیترینیان بریتیە لە ئایدۆلۆجیا و دنیابینی. ئەگەرچی هەر یەک لەم پارتە کوردیەکان خۆیان بە هەڵگری ئایدۆلۆجیایەکی جیاواز دەزانن، بەڵام شێوازی کارکردن و پەیڕەوکردنی کاری سیاسیان تەواو لە یەک و لە پارتە دەسەڵاتدارەکانەوە نزیکە. تەنانەت هەندێک پارتی ئۆپۆسیۆن هەڵگری هیچ ئایدۆلۆجیا و دنیابینێکی تایبەت بەخۆیان نین. ئەوانەشی هەیەە نەیانتوانیوە بیگەێنە نە خەڵک بەڵکو ئەندام و لایەنگرەکانیشیان. ئەوەی ئۆپۆسیۆنی کوردی هێتی تەنیا دروشمە بە بریقێ و لەگەڵ ئەوەشدا دەخاودەق هاوشەوەی پارتە دەسەڵاتدارەکانە بە پارتی ئیسلامی و شوێعەکانیشەوە. ئەگەرچی ئەوانە بانگەشی بوونی ئەو ئایدۆلۆجیانە دەکەن، بەڵام لە هیچ کام لە پراکتیکە سیاسیەکاندا ڕەنگی نەداوەتەوە بە هەمان شێوەی پارتەکانی تر کاریان کردو تەنها دروشم و مانشێتیان بەرز کردوتەوە نەک دنیابینی ڕۆن لەسەر بنەمای ئایدۆلۆجیەکان. ئاڵتەرناتیڤ نەبوونی ئایدۆلۆجیا و دنیابینی تایبەت دوای کردووە ئۆپۆسیۆنی کوردی هیچ ئاڵتەرناتیڤێکی پێ نەبێت بۆ دەسەڵات کە ئەوەی هەیەە هەمان ئەو دروشمانەیە کە پارتەکانی دەسەڵات بەردەوام دەیڵێنەوە و لە دوای هەڵبژاردنەکان دەیکەنە کارنامەی جێبەجێ نەکراوی حکومەت. لە هەموو ئەو قەیرانانەدا کە تووشی هەرێمی کوردستان هاتن و ئێستاش بەردەوامن، چ لە بابەتەکانی نەبوونی خزمەتگوزاری دارایی و ئابووری و تەنانەت پرسە نیشتیمانی و نەتەوەیەکانیشدا، ئۆپۆسیۆن تاکە ئاڵتەرناتیڤی بریتی بۆ لە دروشم گەلێک کە پێشتر دەسەڵات لە کارنامەی حکومەتدا باسی کردووە. تاکپەرستی دیارترین دیمەنی لێکچوونی ئۆپۆسیۆن لە دەسەڵات و نەبوونی ئایدۆلۆجیا و دنیابینی تایبەت بەخۆی پێتوانایی لە پێشکەشکردنی ئاڵتەرناتیڤ و جێگرەوەدا تاکپەرستی و پیرۆزکردنی سەرۆک و سەرکردە و سکرتێر و ڕێخەرە. لێرەدا ئۆپۆسیۆن هەمان ڕوخساری دەسەڵات نیشان دەداتەوە، دووبارەی دەکاتەوە کە ئەمانیش بەبێ کەسی یەکەم هیچ نین و سیستەم و دامەزراوەکانی پارت و بزوتنەوە و ڕێکخراوەکانیان تەنها یەک کۆڵەکەی هەیە، ئەویش کەسی یەکەمەوە بەکەوتنیە و پارتەش دەکەوێت. وەک ئەوەی بەسەر هاوپەیمانی داهات کاتێ بەرەم ساڵح گەڕایەوە ناوی شتی و ئەو پاشەکشە گەورەی گۆڕان کردی لە دوای مەرگی نوشان مەسەفا. ململانێ و مۆڕاڵی سیاسی هۆکارێکی گەورەی پاشەکشی ئۆپۆسیۆنی کوردی ئەو ململانێ گەورەیە کە لە نێوانی یەکتریدا هەیەن و هەندێک جار هێندەی بە ئەوەوە سەرقاڵم بەڕکابەریکردنی پارتەکانی دەسەڵاتەوە سەرقاڵ نین. لە هیچ هەڵبژاردنێکی پەرلەمانی کوردستاندا ڕووی نەداوە چەند پارتێکی ئۆپۆسیۆن بەلەستێکی هاو بەشدار بن بۆ نیشانی یەکگرتووی لە نێوانیاندا و بەدەستهێنانی متمانەی زیاتری خەڵک. لەوە کێشەتر دروستبوونی نەوەیەکی نوێی ئۆپۆسیۆنە کە هەڵگری وتارێکی پۆپۆلیستی پڕجنێ و درۆبوختانە و شێوازێک تێیدا پاشەقوڵی سیاسی گەورە لە پارتە ئۆپۆسیۆنەکانی کار دەگرێت. وەکەوەی لە یاسای بودجەی عێراقدا کردی کاتێ واژۆی بۆ گێڕانەوەی پاشەکەوتی موچەکۆ کردەوە بێ ئەوەی پارتە کوردەکان ئاگادار بکات و دواتورتی ئامادە نەبوون واژۆی بکەن. دروستبوونی ئەم جۆرە ئۆپۆسیۆنە بێمۆڕاڵە هێندەی تر متمانەی هاوڵاتیانی بە پرۆسەی دیموکراسی لاغ کردووە. هەموو ئەو هۆکارانەی باسکران لە کارلێکی بەردەوامدان لەگەڵ یەکتریدا بوونە تەمای ئەوەی لە هەرێمی کوردستاندا ئۆپۆسیۆنێکی ئەوتۆ دروست نەبێت، هیوای هاوڵاتی لەسەر هەڵبژێنرێت بۆ بوونە جێگرەوەی دەسەڵاتی ئێستا. هەر ئەوە شەوای کردووە بەشداریکردن لە پرۆسەی دیموکراسیدا زۆر لاواز بێت و خەڵک چاوەڕێی ڕێگایەکی تر بکات بۆ ئەو گۆڕانکاری.